سڵاوتان لێبێ ئەوم کاتتان باش من دانا کەمالم خۆشحاڵم لە پرۆگرامی ئێوارەی سلێمانی لەگەڵتانم بۆ ئەم ئێوارەیەش تەورێکمان دیاری کردو ئەویش گفتوگۆ و قسەکردنە دەربارەی درامای کوردی و ئاریشەکانی یاخود ئەو کێشە و بربەستانەی کە دێنە بەردەم درامای کوردی چین بە میوانداری زۆر بەڕێز ڕێبواری حەمەی سابیر هونەرمەند و ئەکتەر کە بە خۆشحاڵی و ئێستا لە ناو ستۆدیۆ لامان میوانە. کاک ڕێبوار بەخێر بیت. زۆر سپاسانەکەم بۆ ئەم باگەشتەی من کە کردان سپاسی تۆ و ستافی کامێرە و پشتی کامێرە ئەەکەم وە سپاسی بینەلاریش ئەەکەم کە ساتێ بۆ ئێمە حازرەکەن و جۆمان لێگرن و بینەرمانە بن سپاسی ئەومان دووبوونیانەکەین. دووبارە بەخێر بن. سەرەتا لەو پرسیارەوە کە دەست پێ بکەم کە هۆکاری کەمبوونەوەی درامای کوردی بە بڕوای ئێوە وەکو هونەرمەندێک لەنێو ئەو بوارەیە بۆچی ئەگەڕێنەوە؟ درامای کوردی ئەتوانم بڵێم لەگەڵ شانۆی کوردیا ئەگەر پەیوەستن بەیەکەوە کە کاتی خۆیمانە هەمووی کراوە ئەتوانم بڵێم ئەو کاتە کە لە ژێر دەسەڵاتی دەڕندەترین ڕژێما بووین باشتر بوو لە ئیسا کە ئەو کاتە تەقەنیاد نەبوو، ئیمکانیاد نەبوو، تەکنەلۆژیا کەم بوو. ئیسە بەو هەموو پێشکەوتن و تەقەنیات و ئیمکانیاتەوە خراپترین لە جاران. ئەویش هۆکەی چییە؟ ئاوەڕنەدانەوەی لە هونەرمەندان دەرگیرۆیمان ناکەن، ئێهمال کراوین، پەراوێز خراوین. ئەو کاتانەی کە ئێمە ئیشمانە کرد ئیشەکانی ئەوسا باشتر بوو لە ژێر دەسەڵاتی ڕژێمێکی وا دڕندەیە کە بەعز بوو بۆ باش بوو ڕۆحەتێکمان بەبەرا بوو مەبدەئێکمان هەبوو لەو مەبدەئەوە ئێمە ئیشمانەکرد لەسەر جیرفانی خۆمان دوو فلسمان پێیا کرد هەر کەسە لە کار و کاسبی خۆیەوە هاو کۆمانە کردەوە هەڵەساین کارەکانمان پێجۆرە کرد پێمەیسەرە کرد. ئیسە لەگەڵ ئەو هەموو تەقەنیات و زەمانی عەولەمە و لە سەردەمی سەدەکانی بیستین کەمترە بۆ زۆر کات ڕێگریمان لێکرێ هەر وەکو ئەو کاتە ڕێگریمان لێکرێ ئەمە بە حیزبی بوونەکەن ئەمە بێ بەسەر منە هەڵی ئینجا داعمی دەکەین لە کاتێکا بێ هونەرمەند بێلایەن بێ ئێمە بۆ هەموو کەناڵەکان بۆ شە سەلمێنم بۆ شەبازەکەم بۆ هەموو کەناڵەکان بەش بە حاڵی خۆم ئیشم کردووە تێگەی بەڵام ئەوان وا لێکەن پەیوەزبی بە خۆتەوە ئیتر تۆ لەو کاتە ئینسیحابەکەی لە کارەکەت هەم دەعمێکی مادی وان ناکە کە لە تموحی کارەکەتا بێ لە تموحی مخریجەکەیە بێ پارەیەکە دەیاتێ لە ڕوبعی ئیشەکەیە تۆ ئەوەستەیە چی سوڵ و ساقەی بۆەکەی پارە پەیاکەیت قەرزی بۆەکەی بۆی ئیشەکەت بکەیت ئیتر ئەو لیا وەستانوێتی ئاڵێ تۆ لێرە هەتا ئەمەنگە بۆ سەرف کراوە ئیشەکە لە دوایە کاڵ و کرد دەرەچێ تۆ لە چۆکە لە بینەریش حوسەڵەی بینینی جارێکی کە درامایەکی کەی نابێت بۆ نمونە بەڵێ ئەجا تۆ کە ئەڵم ئەو هینە و بۆ دیاری کراوە و دوایی کاڵ و کورچە بێ بەرهەمەکە بەڵام ئەگەر بێت و لە تمۆحی تۆ بیا دەرێنەرەکە بیا لەگەڵ ئەو ستافە بێ و بە تێری ئیشەکەکەی تۆش بەرهەمێکی بە پێز پێشکەشی خەڵکەکەکەی ئەمانە هەمووی ڕێگرن لە بەردەمی ئەوە کە تۆ دراما و شانۆ و چ سینەما کە من لە هەموو بوارەکانە کارم کردووە لە بواری شانۆ هەم لە دراما هەم لە فیلمی سینەمایش لە هەموو کارەکانە بەڕاستی ئیستا نەک ئەوسا ئیستا بە هەست دەکەم بەرەو نەمانە چێ کاری هونەری بەعام بەرەو نەمان و ئیفلیج بوو نەچێ لەبەر ئەوەی بێ ئاوڕانەوەیە لە هونەرمەندمانێ سەر جادەکان شێر بۆش بە شتێکی کەی شۆنەی بەستینەوە کاک ڕێبوار بۆ نەڵێن کە تێکستگەلێکی باشیشمان نین بۆ ئەو ژانرانەی هونەر کە باست کرد بۆ نمونە لە ئێستا سەیرەکەی تێکستی زۆرێک لە فیلمە سینەمایەکان وەک پێویست نی تێکستی زۆرێک لە شانۆیەکان پێویست نی ئێمە تا ئەم دوایەش ئێمە تێکستی شانۆیمان نەبووە تاوەکو بۆ نمونە بتوانرێ وەکو پێویست ئیشی لەسەر سەحنەیەکیشی لەسەر بکرێ هەمووی بۆ نمونە هینی فێرناندۆ ئارەباڵ بووە یاخود هینی فڵان با بڵێن نووسەر و هونەرمەندی جیانی وڵاتانی تر بووە ینی ئێمە وەکو پێویست تێکستمان نەبووە بۆ شتەکانیش ئایا ئەمەش هۆکارێکی دیکە نییە لەو هۆکارانی کە هۆکار هەتا بڵێ زۆرە وەکوتم ئاوڕنەیانەوەی لە ئێمە
اینجا تۆ سیرەکەیت ئەمڕۆ کە تۆ ئیژەکەیت کۆمەڵێ کاری بیانی هاتووەتە ئاراوە لە شاشەکانەوە تەقدیمەکرێ خەڵک سەیری کاری تۆ ناکە وەکووە مەکسیکی و تورکی و کە سلبیاتێکی زیاتر تورکی و مەکسیکیەکان سلبیاتێکی گەورەی لەسەر کۆمەلگای ئێمە دروست کردووە گەنجەکانمانی بەلا ڕێیا بردووە لە خێزانەکانە گەورە پسوچی نەماوە بگرێ احترام نەماوە بە مناڵەکەەوە بڵێ ئەو کەناڵە لابە خراپە لەسەر ئێمە کەوێت جوابن نایەتەوە گاڵتەشە پێەکە تێگەی ئەمە ئەو کاریگەریە کە دراما ئەمە کاریگەریەکانە ئەجا تۆ سیرەکەی ئیستا کە ئاوڕە لێ نایەنەوە بینەرەکەشمان وەکو بینەری جاران نییە بەڕاستی مانگێ تۆ دیزایانی دیکۆری شانۆی یەکەکەیت دوو سێ مانگ پرۆڤاکەیت کاتە سەرەوەی پێشکەشیەکەیت دوو ڕۆژ بینەرێ ئەو دوو ڕۆژەش بە کرچ و کاڵی بە نیوە ناچڵی دراما بیانیەکان لەبەر ئەوانە زۆر تەسیراتی لەسەر خێزان و دوای کاگرێباگەر یارمەتیم بە چینە سەری بە تەفاسیلی باسیەکەین بەس پێم خۆشە بزانم بەم دوایانە دەرهێنەرە کوردیەکان لە بری دراما کار لەسەر فیلمی سینەماییەکەن ئەمەیان چۆن هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنەوە ئەمەیان مەسەلە تێچووی ئیشەکەیە ئیسە تۆ درامایەکەکەیت سوای لیا تۆ لەسەر و سەد دەفتەرەوە بازەکرێت سەمە کارێکمان هەیە بۆ دروستبوونی درامایە بۆ دروستبوونی دراماکە تۆ چیەکەیت چی ناکەیت بەس فیلمی سینەمایش تێچووی چیاوە لە فیلمی سینەمایی تێچووی کەمترە ئەگەر هەر نەبێ باوەژەکەی بە کۆشی دەوڵەمەندێکە کومپانیایەکە فلیمەکەتی پێتەواوەکەی دەژیرۆیی دەکەن بەڵام تێچووی درامایەک لە سیسە هەمانە حازرا ئامادەیە کاویش بە کڕەشیە مخریج لە دەروەوەی وڵاتە تۆتەوانێتەوە 2 ساڵەیە تۆڕوا شوێن نەماوە سەری پیانەکەین سەرمان کردووە بە کۆشی هەموو کەناڵەکانە پارەکە بۆ سەرف ناکەن داعمی مادین ناکەن معنەویەن ئەو ڕوخێنن تێگەی پێشکەشی ناکەن ئەمە هۆکانی ئەوەیە کە تێچووی ئەمە زۆر زەخمە و زیاترە بۆ سەرف ناکەن بەڵام سینەما وەکوتم ئەگەر ئەویش دامێنەکە کەسانی باش هەیە ئەمڕۆ دامە دەکا بەڕاستی کەسانی هەن ئاوڕە لێنەوە ئەگەر بتەوێ ئیشەکە بکەیت بەڵام ئەو ئیشەکایکەی کاڵم کاڵ و کورچ دەرەچێت لە ئاخیرا هۆکەی ئەوەیە بەس خۆشتان هەر سار دەبنەوە لە دروستکردنی با بڵێنیان لە نواندنی ئەو ڕۆڵی کە پێتان دراوە لە فیلم و دراماکانە یعنی مەبەستمەوەی خۆشتان لە سەروی هەموو ئەوانەوە بە جۆرێک لە جۆرەکان سار دەبنەوە ینی ئەوە بۆ نمونە دەستگیرۆیتان نەکرێ بۆ نمونە ئێوە چۆن سار نابینەوە بەدەمتانەوە ئەیسە من بەسیترین شت کە شوێنیشمان نییە ئێماچین لە دەرگای ماڵانێن ئەڵی سوالکەرین زۆر جار دەرگا باخوا من کارگەشتوتە ئەوەی کە قسەم پێوتراوە شوێنن نانێ ئیمکە شوێنێ بۆ دابین ناکەن لەسەر گیرفانی خۆت و بۆ مووقعی تەسویر بۆ شوێن بۆ هۆڵ بۆ شانۆ تێگەی هۆڵەکانیش یعنی وای لاتۆ بە پارەیەکی زۆرە دەنێ ئالەم سەردەمەیە ئەو سەردەمە مەبدەئە بوو کە شەوانە ئەماینەوە ئەخەوتین لە هۆڵەکانە ئەخەوتین ئەگەر بێت و ڕژێمی ئەو کاتە حکوومەتی ئەو کاتە پێی بزانی نایە هەموو ئامادە بووین کە بگیرێن تەعزیب بیرێن حکم بیرێن بۆ ئەو لە پاڵ هونەرەکە ئێوە شەو ئەمێنەوە ئەی ڕۆژ بۆچی کراوە بۆچی دابین کراوە بۆ شەو ئەمێنەوە لێرە و نازانێت تۆ دیکۆرەکەی دیزایانی دیکۆری شانەوەکەی ئەوی تۆ بۆ کۆبوونەوەی سیاسیۆمانە لێرە ماویتەوە ینی ئێمە دایمن معارەز بووین بۆ ئەوەی بگیرێن بکوژێن لیان لەم سەردەمەشە ئیشمان لەو کاتە شعافم کە زۆر ڕەفزەکرا ئێستا زیاتر ڕەفزەکرێ کاگرێبوار دراما بیانیەکان لە ئێستادا جیان بە دراما کوردیەکان لێش کردووە یان کردووە ئێوە وەک ئەکتەر و هونەرمەندێک ئەمە بۆچی ئەگەڕێنەوە ئەمە وەکووتم ئەمە گەنجەکانی ئێمە ئیسە سەیری ئەوە ناکا کە تۆ باسی ڕابردوویەک و شۆڕشێکی خۆت و کللتور و عادەتی خۆت پیشانی جیلی ئیسایی کە نەیبینیوە تۆ میلەتێکی قارەمان بووی ئایا جەبان بوویت ئێمە لە ڕێی شاشەکانەوەمانەی بەمانیش و بە دنیای دەرەوەشی بناسیێنین ئێمە ئەو میلەتین لە ژێر ئەو هەموو زۆڵم و زۆرداریە بەرگەمان گرتووە هەر لە ڕێی شاشەکانەوە نەبوو کاکە لە ڕێی کامێرە و سینەماکانەوە نەبوو
جینۆساید و چیمیایی و هەمووی ئەنفال پیشانی و وڵاتانی جیهاندرا بە دنیای ناسانی ڕاست. دەبا سینەما نەبێ و شاشە نەبێت تۆ بتانی کار بکەیت ناتوانانی وەک تۆ بتانی معاناتی میلەتێکێ بە دەرەوەی وڵاتان و بە جیان بگەێنی ئێمە لەو کاتەیە ئیشمان ڕەوز دەکرا ئەگەر یارمەتیم بەی نمونەت بۆێنمەوە نمونە و بەڵگەی مەلموس کە یەکێ لەوانە مامۆستا عارف لۆهۆنی بوو مۆفەق عارف لۆهۆنی کە مامۆسای فنون جەمیلەیە شانۆیی پێشکەش کرد ئەمە نمونەیەکە یعنی ئەڵێ مشتێ نمورەی خەروارە نمونەیەکە بۆ دێنمەوە کە باسی دووسێشت بۆ ئەوەی بە کورتی بیبڕێنمەوە ئیشێکمان کرد سێ شخصێتی تیا بوو من و بەیان ژنی مامۆستا سمایل لە فنون جەمیلە دوکتۆرێ بوو شێتێ بوو نەخۆشێ بوو بە ناوی مەجانینە العەسر لە دەقێکی عەرەبیەوە گیرا بوو مامۆستا مۆفەق عارف لۆهۆنی ئەو کاتانێ من لە هۆڵی فارابی سەر و جامیعەی ئیستاوە سێ هۆڵ هەبوو چالاکی و قوتابخانەکان لەسەر کارێ سانەوی سلێمانی هۆڵی فارابی لەوێ پێشکەشمانە کرد سەیرەکەی مانگێک دیکۆرمان داکوتی سێ مانگ پرۆڤەمان کرد هەر بە ڕسمی لە جەریدەیە دابەزی کە ئەم ئیشە ڕاگرن ڕامان نەگرت هەتا جەریدەکەیان بۆێنان هاتن لەسەر مەسرح ئیهانەیانە کردین تیان ئەڵێیان ئەیان بردین لە ئیتیحاد لەو شوێنانە لێمانەیرا پۆستاڵ بە پۆستاڵ شەقمان تێڵێرا چونکە مەبدەی ئیشمانە کرد چونکە مەبەستمان بوو کە پەیامێ بگەێنین بەو خەڵکە کە ئێمە ئیش بۆ ئێوەکەین زۆر باشەکە ڕێبوار جا عفوم کەیت ئەو ئیشەی مامۆستا مۆفەق کە ڕەفز کرا ئیش دوو ئیشی کە بە دوایەوە کەمال ئەحمەد غەریب وەتای سەک جەریدە و لە بەدەی سەرا لە پەنا ڕەشەمۆڵا کۆشکێکی هەیە جەریدە ئەفرۆشێ ئەو ساکاری ونەریە کرد ئیخراجیە کرد کامێرەمان بوو لەگەڵ شەماڵ ئەحمەد ڕەشیە ئیشمانە کرد دوو ئیشمان کە نووسەری عالەمی نووسی بووی باشترین دەرهێنەر کەمال ئەحمەد غەریب کە ئیخراجی کرد یەکێ لەوانە نووسینی مارکتوین بوو کە بیانیە یەکێکیان بە ناوی قورس المەوت قۆبچەی مەرە کە نەیانێش بیکەین کارێکی شانۆیی کەمان بە ناوی کەچەڵی کۆترباس باشترین نووسەری ئێرانی گەورەترین شیشتان لە بواری شانۆیان هەبووە شانۆ سینەما من ئۆپەرێتی مناڵان شانۆی مناڵان ڕیپۆرتاژ من ئەمانەم هەمووی بەعام بە زۆری کردووە کلیپ بۆ هونەرمەندەکان ئەم لە سینەمایە سینەمای دەرەوە ئیشم کارم چۆتە دەرەوەی وڵاتان بەم خۆش بزانم ساڵی چەند ئێوە دەستان بە کاری هونەری کردووە وەڵای من خۆی لە مەکتەبەوە دەسم پێکرد بیزات ساڵی چەند مناڵ بووم جا لە مەکتەبە عادەتەن ئەوسا کۆبوونەوەی دایکان و باوکانە بوو هەتا کۆبوونەوەکانی ئەو سای دایک و باوکان شێوازێکی احترامی زیاتر پێوە دیار بوو تا ئیستا دایک و باوکان باکران چۆن پێشوازیەکران لە پێشاتیپی مۆسیقا و گۆرانی بێژ و کۆز گۆرانیمان بۆوتن دوایی شانۆیەکی بچووکمانە کرد اینجا ئەچوینە تەفاسیلەوەی تۆ مناڵەکە و خراپە سعی پێ بکە تۆ مناڵەکە هارە تۆ مناڵەکە زیرەکە دەستخۆشیان لێ کرد ئیسا ئەوەش نەماوە ئەم سەردەمە سەردەمی عولەمێ و سەدەی بیستە کۆڕ و کۆبوونەوەی دایکان و باوکانە کرێ بە گەرمی پێشوازی لێکن لە هۆڵێکی ساردا یەکسرە چنە تەفاسیلەوە هیچ شتێ پێشوازیەکی وەکو جاران لە دایک و باوکان ناکرێت ئەو تاریخی کە ئێوە دەستان بەکاری هونەری کرد بۆ چە نەگەڕێتەوە ئایا شەستەکانە من خۆم مالیدی 62 لە 11 ساڵی لە 10 ساڵیەوە لە مەکتەبەوە دەسم پێکرد لە 11 ساڵیە بە فەرمی لە 11 ساڵی ما لە 5 ئیبتیداییە بە فەرمی چوومە دەرەوەی مەکتەب بە فەرمی لەسەر شانۆ دەورم بینی ئەویش لە ڕێی برایەکمەوانێ بوو عشقی هونەرەکە بووم ئیسە زیاتر خۆ هونەر عیلاقەی بە تەمەنەوە نییە تێگەی هەتا پیربی عشقە بۆی زیاترە بێ عیلاقەی بە بچووکی و گەورەیەوە نییە هەتا ئیسا عشقم ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ بەڵام ئیفلی گیان کردوین لە ئاستی خۆمان سەر بە کۆشی هەر چیەکەکەی ناوەڕمالی ئیسا ئاوڕمان لێ نایەنەوە ئیسە سێ کاری هونەری گەورەمانەیە چێ لەوانە مامۆستا جەلیل زەنگەنە کاری گەردەلول بەشی 4 و 5 بەدەستەوە بێژگە لە بەکەڕەشی 100 حەڵقەی بەدەستەوەیە وەڵام من لێرە یەک پرسیار کاکڕێبوار عەفوم بکەیت کە بزانم هۆکاری ئەو دووبارە بوونەوەی ناوەڕۆکی دراما کوردیەکان بۆچی ئەیگەڕێننەوە ئێوە ئایا درامای کوردی نەیتوانێەوە تەتەوراتە بکات تاوەکو بۆ نمونە ئەو ناوەڕۆکە با بڵێن تێ بپەڕێنێ
لە هەفتا هۆشتەکانە دراما تۆمار کراوە لەسەر بۆ نمونە بابەتێکی کۆمەڵایەتی ئەوەی کە ناوان ڕێژن بەژن ئەوەی کە ناوان ڕێ گەورە بە بچوو سیر ئەەکەی بە شێوەیەکی تر بەڵام ئەم درامایە بۆ بینەر نمایش ئەکرێتەوە. ئایا هۆکاری ئەم تێنەپەڕانی ناوەڕۆکی دراما کوردیەکان بۆ چێگەڕێنەوە؟ ئەمە ژەر هۆی کاڵ و کرچی و دواکەوتوی ئەو ئیشانە ئەوەیە کە نایڵن تۆ ئیشکەیت. تۆ زۆر تێ لەسەر ئیشی لەسەر کارێ ئێستا بۆ نمونە ئەمریکیەکان لەسەر گرتنی عێراق سەدان فلیمیان هەیە دەبا ئێمەش لەسەر درامایەک لەسەر فلیمێکی وەکو ئەنفال کەشاینی ئەوەی هەزاران فلیمی لەسەر دەرکەی با دووبارە و سێبارە و چواربارە بێتەوە وەرە یارمەتیم بە یارمەتی ئەوە کتەرانە بە یارمەتی ئەو مخریجە بە بزانە کامەی پێشکەوتوترە کامەی تۆ زیاتر بە دنیا و ناسێنێ هەمووی ئەوەیە کە دەست ژیرۆیی ناکەن تۆ لە شوێنی خۆتا چەقێ بەستووە یعنی کە تۆ سەر بەچووەکەیت خۆ ناچی لە وڵاتێکی دراوسێ و پارە وەرگریت و کۆکەیتەوانێ ئەمەش ناکرێت تۆ هەموو ئیشی و کارەکانە بە سواڵ و ساقە بکەیت تۆ پێویستە شوێنێکە بۆ دابین کرێ بەڕایەوە دراما کوردیەکان کللتوری کوردیان شێواندووە هەر زۆر 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 شێوانی دراما وەکوتم گەنجەکانمان هەمووی بەلا ڕێیان ڕۆشتون یعنی تەقلیدی ئەوانەکەنەوە لە جلوبەرگ تا لە هەڵسوکەوت تا لە قسەکردن تا سێرەکەی تۆ قسەیەکەیت دانیشتووە ئۆکەی ئەوە هەمووی بە ئینگلیزی و بە زمانی ئەوان دیالۆکە لەگەڵەکەن قسە لەگەڵەکەن تێگەی عرف و عادات شێواوە کللتورمان نەماوە یعنی تۆ ئەبێت لە ڕێی شاشەکانەوانێ ئێمە بتوانین ئەو کللتور و عادەتە بگەڕێنەوە پیشانی جیلی 50 ساڵی کە ئیسەی لەبیر نییە 100 ساڵی کە ئیشی 50 ساڵی داهاتووی لەبیر نییە تۆ لە ڕێکیەوە پیشانیانەی هەر شاشە و شانۆ و سینەما نییە چی بکرێت و بینەرانە ئاش بکرێنەوە بە هەموو شێوە تۆ ئێمە هەوڵێن ئاشتیانکەینەوە بەچی ئاش بنەوە پێمانەڵێڵێ تۆ ئیش نییە شەوانە 50 درامای بیانی و هین حازرە لێرە جۆلەوە گرین ئەو سەربەستی و ئازادی و ئەو جلە لەگەڵ ڕێزما بووە بینەر ئەو بەرەڵایی لەوا هەیە لە لای ئێمە نییە لە ناو میلەتی کووردا ئەم شتانە نییە ئەو عرف و عادەتە ناشرینەمان نییە ئەوانە پیشانی ئێمایەن ئەمانش هەڵگری ئەوانن گەنجی ئیسە جۆبەوە نایە تۆ ئەمە دەوڵەمەندە ئەمە فەقیرەوە ئەمە ئایلێ چوە هەڵگری ئەو تەسەڕوفاتەی ئەوانن ئەوەی ئێمە نەگەوەی ئێمە بەڵێ ئەڵێم کاریگەریشە کاتە هەر کاریگەری کردووە نەگەی کاتە سەری ئەیسە ناڵم بە شێوە و ڕەفتار و کللتور و عادەتی ئەوانە جوڵێنەوە کابرا نان نێ بیخوا لە دەرەوە لە بازاڕا بیبی ناڵەی کوڕی شایە تەسەڕوفێکەکە کەس نایکە هەر ئەوە تا لاسایی ئەو بکاتەوە تەقلیدی ئەو بکاتەوە اینجا ئەمانیش ڕەڤزبوونی ئیشەکانمان ئیسە بۆ نمونە من دووسێ ئیشم هەیە لە ماڵەوە لە دۆڵابێکا فڕێم ماوە ئەڵم کاکە وەرن چوومەتە تەلەڤیزۆنەکان یەکێ لەوانە ئەنفال کامەران ڕەفێق کردی بە سواڵ و ساقا بەرپرسەکان پارەمان کۆ کردوێتەوە ئەڵم کاکە ئەم فلیمە هەیە باز لە معاناتی میلەتێکەکە باس لە خوێنڕشتنی و ئازاری میلەتێکەکە ئەنفال کە وەکوتم هەزارەها فلیمی لەسەر دەرکەی هێشتا کەمە وەرە کاکە بیبینە لە دوورەوە بە منەڵێ باش ئەوە دەگەڵادەینێ بەجێ بێڵە کاکە مەبەسم دەگەڵانێت تۆ وەرە لیژنەو هەیە لیژنەی هەڵسەنگاندنێ وەرە هەڵی سەنگێنە بزانە ئەمە ماهیەتی چەنە بایی چەنایە چەند ئەژی لێی بە بۆ ئەو میلەتە خەڵکە گەنجی سە نازانێ ئەنفال تۆ بێ بە هەموو شێوەی پیشانیان نازانێت کارەساتی کیمیاباران کیمیا جینۆسایت لە کاتێکا جوولەکە بەمە خۆی گرتەوە بەڵێ لە هەموو دنیا سینەما کاریگەری خۆی هەبووە لای ئێمە نێتی ئەویش هەمووی لەوەیە کە من پێ دەڵێم هەمووی ئەبێ کاری حیزبی بکە کە تۆش نەو کرد لە ئاستی خۆ دەوەستی تێگەی ئەمە هەمووی ئاوابوونە لە ڕوو لە ئاوابوونەکە من ماوەی بەرنامەکەم تەواو بووە خۆشحاڵ بووین بۆ ئەو گفتوگۆیە خۆشحاڵ بووین بۆ کە ئامادەی پرۆگرامی ئێوارەی سلێمانی جا من ئەوەم بێچوویسە بۆ نمونە ئەم هونەرمەندە کۆچ کردو ئەزیزەمان جیهاد دڵپاک ئەوە یەکێکە لەوانەی کە پیانەڵم کاکە
مەصرفێکم بکەن کە وەختی خۆی تێچوێکی زۆری تێچووە کە دڵنیان قەراقی و ئەوە چ درامایەکە ئەمە درامای درەنگهاتیە کامەران ڕەفیقی خراجی کرد وەختی خۆی ئەنفالیشمان هەبوو کە ئەمە ساڵی 90ەکانە ئەنفالیش کە یعنی بەڕاستی پێوە بڵێم چێ دەورە بینێت چ کارەکتەرێ هەر یعنی تۆ تەقدیری ئەوە بکە ئەو شخصیەتانەی تایە سەدەها بەو پارەیەژی کە تۆی بە من تەسەور کە ئافرەتێکی بەریتانی دەورمان لەگەڵە بینێ دەور لە ئیشەکە بینێ ناوی کریستی جیڵە بەریتانیە لەگەڵ حەمە عەلی خان دەورە بینێ لە کارەکتەرەکەیە متەرجیمی بە ئەو ئافرەتەیە کە ناوی کریستی جیڵە بەریتانیە بە شوێن زانیاری زانیاری لەسەر ئەنفالەکان ئاگەڕێ کە خۆمانی سەبەت وەکو ئەو مشتاق نین گەڕان بە دوای ئەوەیە تێکی کاکجلی زەنگەنە ئەوە تا بەشی 4 و 5 بەدەستەوەیە لە تمۆحی ئەوان نییە کە ئەو پارەیە و دامەیەکەن یکاکە وەرە دامی کە بزانە شۆڕشێ بەرپاکە هونەرمەندمانەیە ئاوڕی لێ بەرەو شۆڕشێ لە هونەری کوردی بەرپاکە من ماوەی بەرنامەکەم تەواو بووە حەزمانەکرد زیاتریش بەڵام سپاس بۆ هاتنت سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی یان لە پرۆگرامی ئێوارەی سلێمانی بەڵێ بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم پرۆگرامەیەمان تا پرۆگرامێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ